يا ربي خو عافيك قاع عصوان جي خو عافيك چاوە کەم زۆر باوکە فاتی حاجی خۆ هیچ کەسێک نەمردووە لێرە کاکە خۆ تەعزیە نییە بێدەنگ بە کچە ئەو ئێوە هاتوون ڕابێرن بە ئێمە بۆچی کۆبووینەتەوە فاتیحای چی بە قوربان ڕۆحەکەم خەتای توێ تۆ خۆت ڕیشت داوتە دەست ئەو مناڵانە هەروە و پێکەن من مناڵم والله جۆ گرە هەرە مدا حەکەم من لە خاڵە بەکرەوە تاگاتە هەستی بەیەک ڕۆژن بۆ خاڵە بەکرێنە خۆ دوو دانە ساڵە ژنێکیشی بۆ ناتوو ئەی دوو ساڵە ژنیشە بۆ نهاتۆتەوە نسیبنە وەڵڵا وەڵا تۆ مناڵی شەمبیلە گوێ بگرن باش جەماعەت ئێوە من ناناسنا ئەمەی کردوتانە ئێوە ئەوەی بە ئێمەتان کردووە بە حیاتی قابلی قبوڵ نییە ها وەلێشتان قبوڵ ناکەین بە هیچ نەوعێ لەبەرەوە من داوای قەرەبووتان لێ یەکەمەوە ئەجینا ئەو ئاسمانەتان پیشانێ بەملەوەنی تێگەشتن بەکرد بەرزمێکە ناوە تۆ ماڵی بە قوڕ نەگیرێ قەرەبووی چی کاکە ئەو تۆ باسی چیەکەی منەوە دە ساڵە هاو سەرمە کەیفی خۆتە وەی مەگاڵتە چییە وەین چۆن نابێت تۆ پرسیارکەی بزانی ژنی هەیە ژنی گوێ بگرە باش گوێ بگرە لێرەوە ناڵم یەک کەستان بچێتە دەرەوە بە تایبەتیە ئەمە هەتا ئەو قەرەمە وەرنەگرین یا ئەبێت ئەم خوشکەم لە بەکرمانە بکرێ تەواو کەیفی خۆتانە بە هیچ شێوەیەشتی وا قبوڵ ناکەم ڕاستە بەکرد دوو سێ ڕۆژم ئیهمالم کردووە بەڵام بە مەمانای ئەوەی نییە کە من سەر ژنم بەسەرا بێت ئێستاش ئەو منی خۆشەوێ هەرەمووتان سیرکەن سیرکەن بەکر پیف سیرکە بەکر عاشقی منە منیش عاشقی بەکرم ئێستا خۆمبانێکم بەکر هلا 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 بكر بشيلة وشاكر هلا بكر فردا شاكر هلا بكر شيلة وشاكر فردا شاكر هەستێکا بۆ دەرەوە خێرا بەکێوێ ها ئەو دوانە گەر بکەیتە دەرەوە ئەم ناسکۆڵە خنجیرێ نابێ بچە دەرەوە زۆر شیرینە باوکەڕۆ خوای دەقەباتیە بگەم بێ زەحمەت وتە ئەمە شیرینە گورە ئەوە ژیانی منی فەوتان گورە ئەوە حەیاتی وەرەدە هەسە عیب ناکەی تۆ بۆ سپیە ئەرە ئێوە چ بەشەرێکن ئێوە لە کوێ هاتوون کاکە ئەرە عیب ناکەن ئێوە باوەڕ بکەن بەسەری ئێوە ساڵێکیان لە لادەکەی خۆمان 6 کەس هاتن غەدرێکمان لێ بکەن ئەوە خونچە ئەزانێ براکانم کۆبوونەوە هاتنە پێشەوە لیان وتم بڕۆنەدەوە هەمووتان بەسەری ئێوە لە 1 دقەیە هەمویانم خست وا بوو خونچە مامە شێرەجە قوربانی ئەزانم پیاوێکی بەغیرەت و زۆر مهمی بەڵام ئەمە شتێکی سوبە تەفاهمێکە لەبەر ماڵاڕوویاوە و حەڵات بۆمان چەندەکەی لە بەسە عیبە بۆ ئێوە توا یەک دقە باوکە من قسەیە بڵێم وەڵای بەدەم براژن ئاوەسپی منیە من یەک پیاوەتێکم لەگەڵێ براژن تۆ خەمی زراعەکەی خاڵە بەکری نەبێ تێگەی یەک حلم لایە بڵێ چییە ئەو دوو سێ مانگ نەیانم ڕیچاکات تا ڕیشی ئەو نیێت و دوایینە یەک تەکان بەس سەری یەکەم سەر و خوارد یەکەمەوە ئەتا حسابکە قژی ئەوە ناوێت نەمێنی یاخوا هادی کاکە لاچۆ تۆش ئەزان شتەکە و پڕی کردووی باشە دێ وارە دێ بزانێ بەکرد بەکرد کۆ هەموو خۆشەویستیە و ئەوەنە بە من خۆشەکەی کۆ هەموو خۆشەویستی کە لە نێوانمانە بوو ئەو میاوە تۆ بووی بێدەنگ بەوسبە عیب ناکەی تۆ کاکە مەترسە لە پشیلە بوو من لە پشیلە ترسم بێدەنگ بە سیرکە ئەوانە بە من خۆشەکەی کۆ ئەو هەموو یادگاری کە لە نێوانمانە هەبوو بەکرد ئەی کۆ عەشقەکەمان خۆنچە سیتر تۆ چی بەخشتە سەرە لەبڕنەوەی فەقێرەکە من لە کاکە بەس نەدرێ ئەها بێ ڕێگە ئەری یەک دقە موسڵمانی دانیشە ناکە دانیشە مسلمانی نیە سڵحی یەک دوانە بکایی ها پیاویتیان نەمەگەر خۆم هەستە بەڵا هەستی بەزمەگەی دەست ماکەم یار لە دانیشە تۆ عیب ناکەی کاکە قاچم شکا خۆ من هەڵا پەڕم ڕۆ عیبە وتمان تۆ ڕیشت سپێ عیبە بۆ تۆ باش سەوە ئەزانێ من هەڵە پەڕم کاکە من هەردوو قاچم شکاوە لە خۆشیەوە دانیش بێدەنگ بە بەسە دەبەسە کاکە بەسە بیبرنەوە عیب ناکەن ئەرە خۆتان کودۆ بەچی لە ماڵەوە یەکێ بیکەسێنێ یەکێ مێزەمینێنێ و حسابەکە لای بەکرە بەکەژنێنێ کامان هەڵەبژێری ئەوەیە تەواو کام عینێ زۆر خۆشم با لێرە بین خۆشم شێ منانە قەیسی هین بێ بەڵامی یا خۆ
گوێ بگرن ئەم جارەش پێتان ئەڵێمەوە ئێمە ئەمە قبوڵ ناکەین تەواو باشە ڕۆحەکەمەوەتانی وڵی قەراری ئەوڵ و ئەخیل لای بەکرە بەکر کاکە دەعەمرن نەمێنێدانێکی هەم ژێربانەجاتمان بێ بەکر مەبکە بە سینەمای ئەوانە بەکر ئێمە یەک دنیا خۆشەویستی لە نێوانمانەیە دەدانە ساڵە و توش بمێردین بەکر بیرە نایە بێکە ڕۆشتین بۆ سەر چنار خەڵک سەیریەکردین چەند گەنج و جوان بووین ئەو کاتە دنیا یادگاریمان هەیە پێکەوە بیرە نایە ئەو خوارد نەخۆشانی بۆم دروستە کردی ئەو لە دەرەوە هیچ ناخۆم وە لای تۆ نانەخۆم بەکر گیان بیر نایە کە بێکۆ لە زاو کۆ بووین تۆ ساڵێ لە پێش منەوە بووی هاکە من هاتم پیانەوتم قیق تۆ دەخەبم نەخۆ بە هەموو کەس دەوترێ آخه برانە ڕۆ درێ وڵای پوراسیە و سەردەمەی کە تۆ باسێکی مۆزۆی قازاکە خۆ ئاگەلەوە خاڵە بەکری لەو جامعی هات قایز لە دانیشکە بوو دەچی لە توی دیڵا بەس ئاسیان خۆش ڕەش بێ درۆزە بەکر دڵەخاو چون دڵاو تۆ بە منەوە تۆ یەکەم خۆشەویستمی بەکر کاکە قەراری شتێک بە قوربان دانێکی هەم ژێربانەجاتمان بێت ئەوە بریارم ما ئەزانی چی ئاسیا بەرمەوە ئەی ئەمرن نەمێنێت داوەشەی باشترە ساڵ دوانزەی مام تۆ داوبێدا دەدەست ئاسیا ناوێرم بێوە ماڵەکەتەوە گری بەدەستێوانێ ئێستا ئاسیا بێتەوانێ ئاکاکە تۆ قسە بەکە خۆتان مستەمر مشکلەتان هەیە مشکلە بۆ ئێمەش دروست مەکە وەڵام من بەکروانی وایە بەکر منی ئەوێ ئێمە لێ قبوڵ ناکەین ها بەخوا کاکم لێ قبوڵ ناکەین تۆ نەوت منی ترە بێت بەرجەری کوردی ڕەسەن وەکو تۆ لەبەر یەکەم ها عثمان ئێمە بە یارمەتیدان با تووشی کێشە نەبین خوا حافیز بەکر هەستا نەبووی هەستا لێ قبوڵ ناکەم قبوڵی ناکەم هەمووی خەتای بۆ خەتای هەمووی هەمووی کورە بابە منتان لەگەڵا بوو من هاتوون بۆ داخوازی زۆر سێنگەمە من شومانە بەکرەمە کاکە مەیکرد بە هەرا بە قوربان یەک دەقێسە بۆتان حلەکەم کاکە جان هیچ شتێک نییە هیچ ئاگرێک نییە بەبێ ئەو حەلیکەم کاکە جان خونچەدانن بۆ من چی؟ باوکە و قسانە چی خۆجنی بەغەڵت بۆ ناتۆ تو لێی هەڵگریتەوە چەنە بازی وەختان نەبێت ئەتوانیت جوابان بیتەوە ڕاستی دیان نا؟ کۆنچە جان ڕازیت هەفتەیەک لەسرم ڕاوەسن با بیرێکی لێ بکەمەوە هەفتەیەک یاڵە باشە دێ باشە یاخواڵە پێت بێن کاکە تۆ دانیشتە بیرم بکەوتەوە من ڕازیم شو پێ بکەم ئەو نا ئەم یا خۆفی نۆزە یەک دەقە بەهێرمەتە ئەوە چی باشی خوچە ئەوە خیانەتە لێ کردین هەڵواز وەڵامی قبوڵی ناکەین قبوڵی ناکەم نییە حتا نەبێت تازەوە خێزانی منە بەڵێ هەسن یاڵا هەسن یاڵە بۆ یاڵا بۆ دەرو یاڵا هەڵی خۆمانە دەرمانەکەی بابینە میکسەمینەکان هەمووتان پەروەست بکەم وفتان بم یاڵا دەی باوڕێ بەس ئەڵێم تێژی بڕم یەک پرسیارێ بکەم بۆنە ئەرێمە هین نییە مامە هین مام شێرزاد نانە ئەو مامەکەی نەیدە ئەزان باشە ئەوە کاکی منە چوار ژنی هەیە یاڵا دەی یاڵە بۆ ئەو دەی یاڵا یاڵە ئێمە کاری خێرمان هەیە ئەوە مسەیتریشم لە ماڵەوە ئەڵێم تو ئەو میکزەمیانە ئەتوانی یەک دوانێکم بەکرێ بیتی ئیش بێتی بە چەکدارەکانەوە لە داهاتوە بەڵێ واللهی ئەمەیە بلە تۆزی اختیتافکەن تۆزی عاقڵیکەن بەسەر چاو بەسەر چاو کاکە عوسمان جار ئەگەر ڕوخسەتم بین بیت بەجێتان بیاڵە مادم کەوتە مێرزەمین دوشتیوە حەزەکەم بەجێتان بیاڵە کەڕم نمزانی لەگەڵ بەکرا ڕۆستی تۆ لێرە نەوەڵە ئەرە نەوەڵە هەوتە هەل لێرە مەرە وەڵە باشە ئێ باشە دێ سەر ئێ بەخۆرە ئەم براگی زۆر بێعەقڵ بێجەبان هەبوو ئەم وەزعی تێگە داوایەکی زۆر کەرم هەبوو داوای لێبوو دەدا خواحافظ ئیشەڵڵا پیر و خەڕۆ بین پێیەکەوە ئیشەڵڵا قوربانەکەم بەڵام من شەرت و شروتم هەیە هەموو شەرتەکانە جێبەجێیەکەم بەس بڵێ ئەمرکە حەزەکەم هەموویارێک گوڵم ببێنیتەوە هەر تۆ بەخوا باخەوانێکی لێ لە بەرەوە یەک باخچەی هەیە هەمووی گوڵە بۆ تێنم هەتا ڕۆژی کە تیای نامێنە بەرشەقمەیە ئەیتر چی لێ بکەم ئەجا حەزەکەم ڕۆمانسیبی ڕۆنماسیە بم خەمن نەبێت بەخوا نایڵم یەک منال لەم ماڵەیە بێ هەمووی وەکەمە ئوتێ لەوە حەزەکەم ئۆبسێشنتانش لە ماڵانەیەڵی دەریانکەی نای ئەو بەجددیتە دەریانەکەی ئەی چۆن حەزیشەکەم ئەی منی خۆشەوێ بەقەدەر هەموو دنیا ئێوە چۆن بزانم تۆ منی خۆشەوێ بۆ ئیسپات دەکەم چۆن جوانی بۆ ئیسپات دەکەم کە من تۆم خۆشەوێت ئەزانی بەقەدەر چی
عين ما دانشة هاي دانشة دبتي من دانشتم عيب ناكي داوي يقول لكم والله ما زي روشتي لقى جماعة هاي بابوتو لا زول اعتيادي يا اخوان بخير بيت كواتبها مشتك الرازي او قلي وهي زور خوش يا اخوان بيروزي يا اخوان بقول بانا بخوشي بيه تاهوكم بخوش سلام نابي او انت اخرك بوكم شنقينا نابي اشتوارو كل اشتوانا بيتي اشتوانا والله الرياض جان بو هیچ وار ناگرم مشکم جان بو كاكا جان ام جاران توي چي بيني مش تلي مشك معاه چیه هیچ بسام لما كان دواب كانوا باوري كيلو ساف یاری بەهستی ژنانەکە چۆتە داوای چەند ژنێکێکە وانە؟ وایە هەسە کاکە باڕووی لەمانە بەعایلە شێتن هەستا عوسە شێت بەکرە شێت منانە لەخۆ شێتر جارێ بنە شێت قاڕەی ئاسیا لە هەمووتان شێترە الرون دابا شێتە دانشة چاوبل دانشة دانیشە قاچە ساخ بۆ ئەو باشا عمرتان نمينه باشا بواتان كرولا اخر السبب بخوا باوك زود هاي اللي ورنا قبل غير الرز وحرمت وهو الراس فيها بخوا تو هتا قصاب فيها تشون يشن قوتي ده ها بتشون بس والله خير تام بنوسيا بو دكتورة تام بو هنا مهر ظلم بمو مسي او نسيبه واللهی منیش لەمەودا پشتی مناڵەکانە گرم ئەچمە پاڵ ئەوان هەتا ماوی نایڵم ببی بە ساحێب ژن خدان تخواقونا عدانا بخوا نسيبك ايه اجينا بروا وقناعتها بقوم الاواس لبرد بكر توشي مشكله نبي جينا اول شيء من بيكم خزانيكم من هاد ظلم وتولي بس وتو والله باوك انا يبيك والله لەمەودا ئەبێ ببم بە کابوسی خەونەکانت هەر بڕۆی بۆ داوای ژن من بێم تێکی بەم ئەمە چیەم عایلەیە شێت و شبر بەخوا منیشتان شێشت و شبر کرد بە خۆتانەوە دانیشە لە شوێنی خۆ دوای من نەکەوی جارێکی شعرك يا بابا دكتوره منك بتيك ابوك من دي ترسى ازاني شي جوب كا عثمان هيش خفتي بيوم اخو بقران مش تلبيا وقوبه وعد من جنبوي كاكا جان شلون خفتي بينا اخو بروح حكم او بلحظه دو جنم دو دزجيران